ئێمە پێش هەموو شتێک هاوخەمی ئەو بارگرانیین کە موچەخۆرانی یاریبی کوردستان تێدا پەڕن و بە هیچ شێوەیەک گلەیمان لە ڕاداربڕین و داواکردنی مافەکانی خۆیان بە شێوەیەکی ئاشتیانە نییە. بەڵام من با پرسیارێ بکەم، ئەوەی کە لە سنووری پارێزگای سلەیمانی هەڵابجە ڕوویدا لە سەرەتاوە قەوڵ بوو بەو شێوەیە بەرەو توندوتیژی بڕوە، ئەمە بە هیچ شێوەیەک خزمەتی هاوڵاتیانی کوردستان ناکە، نەموچە دەستە بەردەکە، نەمافەڕەوەکانی خەڵکیش دێنیتە دی. بە هەموو شێوەیەک تحملی ئەو بەرپرسیارەتیامان کردووە. ئەگەر ئێمە وەکو ساڵانی پێشووتر تەنیا قەرز بکەین و قەرز بکەین یەکێ ئەم قەرزانە ئەداتەوە، ئەم ناخۆشیە بە ئێمە هەوڵ دەین چاکی کەین، نێڵین بۆ دوای ئێمە نەوەیەکی دوای ئێمە بێت ئەوان چاری ئەو وەزە ناخۆشە.